خۆتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم بە بەرنامەی ئیمە بینەران ئەبینە میوانی ماڵەکانتان. بەلا منی شەو سڵاوتان لەبێت ئازیزان و خۆشەویستان هیوادارم کە لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن و مەجالیەوەشتان هەبێت تا کۆتایی بەرنامەی هەفتەیەش بینەر و بیسەرمان بن هەر وەک ڕەواڵی هەموو هەفتە ئەم بەرنامەیەش چەند بابەت و چەند نامەیەکی ئێوەی ئازیز لەخۆ دەگرێت. پێشەوەی کە بچینە سەر بابەتەکان ناوبڕێک ببینن دواتر دێنەوە خزمەتە. شای شیرین چمان باوانه ئازیزان بەرنامەکەمان لە نامەیەکەوە دەست پێ دەکەین لەلایەن کاک شارۆخ کە زەحمەتی کێشاوە و لە سنەوە نردوێتی. هەڵبەت راپۆرتێکی بۆ نردوین کاک شارۆخ دەڵێت ناجێگیری بازاری دراو لە چەند هەفتەی ڕابردوودا چڕتر بۆتەوە و گەیشتووەتە لووتکە نەک تەنیا لە بازاری دراو زێر بەڵکو لە بازارەکانی پەتاتە برنج و گۆشت و مریشکیشدا بە گشتی پێداویستێ سەرەکیەکانی ژیانیش تا ئەو جێگەیە کە بەشێکی بەرچاو لە خەڵک خواردنی جۆراوجۆر لەسەر سفرەکانیان لاچووە. هاوکات لەگەڵ کاردانەوەکانی قسەکانی سەرانی کۆماری ئیسلامی و ئەمریکا بەرامبەر بە دانوستانەکانی نێوان دوو وڵات نرخی دلار بە بەردەوامی بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە. نرخی دلار تا 22 ڕێبەندان گەیشتە 93 بۆ 94 هزار تمەن کە بەرزبوونەوەی نرخی پێداویستیەکانی ژیانی ڕۆژانەی خەڵکی بەدواوە بووە. دوایین ئاڵوگۆڕ لە بازاری دراو کاتێک ڕوویدا کە خامنەی ئاوی پاکی ڕۆشتە سەر دەستی ئەو کەسانەی کە هیوایان بە دانوستان و سوکردنی تەحریمەکان هەبوو. ئەمەش بەو مانایە کە دۆخەکە بەرەو باشتر ناچێت. ڕۆژنامەی ئیتلاعات نووسیوێتی بانکی ناوەندی مێلی بەرزکردنەوەی بەهای دلاری هەیە. پێدەچێت بانکی ناوەندی وەزارەتی ئابووری و دارایی هیچ ئاگایان لەو زەختانە نەبێت کە لە ژیانی خەڵکی تاڵ کردووە. بە لە بەرچاوگرتنی گرژی نێوان ئێران و ئەمریکا بە دڵنیاییەوە دلار لەوەی کە هەیە گرانتر دەبێت. ڕۆژنامەی جیهانی سەنعات یەکی ڕەشەمە باس لە قەیرانی برسیەتی لە ئێران کردووە. بەڵێ کاک شارۆخ هەروەها نووسویەتی هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی نرخەکان
ناڕزایەتی خەڵک دژ بە دۆخەکە پەرەدەستێنێ. بەکارهێنەرانی سوشیال میدیا شەوانە ناڕزایەتی شەقامەکانیان لە چەند شەر بڵاو کردەوە کە خۆپێشاندەران ئاگر دەکەنەوە و دروشم دژی ڕێبەری کۆماری ئیسلامی دەڵێنەوە. هەر ماوەیەک پێش ئێستا بوو کە یەکێک لە کاربەدەستانی کۆماری ئیسلامی هۆشداری شۆڕشی برسیەکانی وەک مەترسیەکی جددی هێنایە گۆڕێ. لە درێژەیە ئەم راپۆرتەدا هاتووە پەتاتە یەکێکە لە سادەترین خواردنەکان کە ڕۆژانە نرخەکەی بەرز دەبێتەوە. ئێستا چەند هەفتەیەک بووەتە مادەیەکی خۆراکی نایاب. تەنانەت نرخی بۆ 6,000 تمەن و سەروتر بەرز بووەتەوە. گۆشت لە 700,000 بۆ 1 ملیۆن تمەن و مریشکیش 90,000 تمەن بۆ هەر کیلوەیەک بەرز بوونەتەوە. لە بەرامبەردا دۆخی کرێکاران هاوشێوەی دۆخی خانەنشینەکانە کە داهاتیان بە زەحمەت لە نێوان 10 بۆ 15 ملیۆن تمەنە. داهاتێک کە تەنانەت بەشی کرێخانوەکانیشیان ناکات. ئەم خەڵکە بەهۆی نرخەوە ناچار بوون خۆراکە پرۆتینیەکان لەناو خۆراکەکانیاندا نەهێڵن. گۆشت و مرێشک و هێلکەیان بە ئێسک و قاچی مریشک گۆڕیوە. هەروەها خانوویکی کرێ کە دوو ژۆری لەناو یەکسەردا هەیە لەگەڵ چێشتخانەیەکی بچووک لە گۆشەیەکدا 10 ملیۆن تمەنە. کەسێک کە 10 تا 15 ملیۆن تمەن داهاتی هەیە چۆن دەرەقەتی ئەم شرایەتە دێت؟ زۆریان ڕوو لە کاری دووهەم یان سێهەم دەکەن بۆ دابینکردنی بەشێک لە خەرجیەکانیان. بێگومان هەرچەندە هەڵبێن هێشتا هەر لە دوان. بەڵێ کاک شاڕۆخ لە بەشێکی تری راپۆرتەکەی دانووسیەتی لەم ساڵانەی دواییدا فاصلەی نێوان حەقدەستی کرێکاران و تێچووی گوزەران نیگەرانیەکی بەردەوامی ئەم خەڵکە بووە. واکەلێنی نێوان حەقدەستی کرێکاران و هەزینەی بژێوی ژیان هێندە زۆر بووە کە لە ئێستادا ئەم داهاتە تەنانەت 50% بژێوی ژیانیان ناگرێتەوە. جگە لەمە ماوەی چەند مانگێکە بازاڕی دەرمان تووشی قەیران بووە جگە لە بەرزبوونەوەی نرخەکان تا دێت کەمی کورتیێنانەکان زیاتر دەردەکەون. تەنانەت دەرمانی سادەش دۆزینەوەیان زۆر سەختە. بەڵکو لە بازاڕی ئازاد دەرمانی جۆرا و جۆری هاوەردەکرا و بە چەندین هێندەی نرخەکە دیارە دەفرۆشرێن. هەلومەرجی سەختی یابووری ئێران بەرهەمی 1-2 ساڵی ڕابردوو نییە و لەگەڵ توندوتیژی دروشمەکانی دژ بە جیهان و ڕاگەاندنی بەناو بەرەی مقاومەت لەم ساڵانەدا و سەرفی هەزینەیەکی زەبەڵاح کە لە واقعدا سەرفی ژیان و گوزەرانی خەڵک بکرێت دانیشتوی ئێرانی لانیکەم چەند هەنگاو هەژارتر کردووە. مانگی بانەمەڕی ئەمساڵ کە نرخی دلار لە دەوروبەری 79,000 تمەن بوو ناوەندی ئاماری ئێران ڕایگەیاند کە 27% خەڵکی ئێران بە داهاتی ڕۆژانەی $2 دەژین. ئەمەش بۆ مانایەکە 1 لە سەر 3 خەڵکی ئێران توانایی دابینکردنی خەرجیە سەرەتاییەکانی ژیانیشیان نییە. بەهۆی بەرزبوونەوەی نرخی دلار ئەم 27% داهاتیان بۆ خوار $2 دابەزیوە و بەم جۆرە ژمارەیەکی زۆرتر لە خەڵک ژیانیان تووشی مەترسی بووە و بۆ خوارەوەی دابەزیون بۆ ژێر هێڵی هەژاری. ئەمە لە کاتێکدایە کە حکوومەت باس لە مقاومەت و گەیشتن بە لوتکە دەکات. هەر بۆیە بەشی زۆری خەڵکن دایانەوێت کۆتایی بەم دۆخە بهێنن. جاری وایە دەبیستین کە ئەمە بە شەڕ و هێرشی سەربازی کۆتایی دێت یان ڕێکەوتن و ڕاگررتنی چالاکی ئەتۆمی تەنها دایانەوێت کۆتایی بەم دۆخە ناجێگیرە بهێنرێت. سپاس بۆ کاک شاڕۆخ. ئەویش بیر بێنمەوە کە پێشتر زاغەری مامۆستای ئابووری لە زانکۆی ئەلزەهرا وتبووی ئەگەر نرخی دراو بەرز بێتەوە ئیتر وەک جارانیش نییە و زۆر لەوە خراپتر دەبێت کە دەسەڵات بیری لێ دەکاتەوە. ناوبراو ئاماژە بەو کەس و بنەماڵانە دەکات کە لە ڕێگەی بەهرەمەندبوون لە ڕانت و تاڵانکردنی خەڵکەوە سامانێکی زۆریان دەستکەوتووە و ئابووری ئێرانیان تووشی گەندەڵیەکی قوڵ کردووە. بە بڕوای ناوبراو ئەوانن کە دەبنە هۆی هەڵاوسان و گرانترکردنی کاڵاکان. هەروەها ئەو پێوایەکە لەم کابینەیە ئێستاش ئاوێک بۆ خەڵک گەرم نابێت چونکە هەمان گەندەڵکار و پەرەپێدەرانەی گەندەڵین کە لە دەوری پزیشکیان کۆبوونەتەوە. بێگومان زاغەری ئاماژە بە کۆمەڵێک بابەتی ڕاست و گرنگ دەکات بەڵام ئەو تێناگات کە هۆکارەکانی شکستی حتمی کابینەی 14 هاوشێوەی کابینەکانی تر دەگەڕێتەوە بۆ پێکاتەی حکوومەتی ئیسلامی و نەک تەنیا گەندەڵی و تاڵان و بڕە و ڕاندخۆری. حکوومەتێکی ئاینی خاوەنبیری سەردەمی بەر لە فێۆدالی نەیتوانیوە و ناتوانێت ئابووری سرمایه‌داری وڵاتێکی وەک ئێران بەڕێوە بات. ئەوەی ڕاستی بێ ڕاستە خەڵک تووڕە و نیگەران و کامڵەن حەقیانە بەڵام نەشەڕ و نەسازان ڕێگە چارە نییە. بەڵکو درێژەدان بە بزوستنەوەی شۆڕژگرانەی ژینە و پەرەسەندن و سەرنجام ڕووخاندنی کۆماری ئیسلامی
تەنها ڕێگایە بۆ ڕزگاربوون لەو نەهامەتیەی کە ڕژیمی ئیسلامی بەسەر خەڵکی ئەم وڵاتەیەدا سەپاندووە. بەڵام هەر ئەمڕۆژ دەتوانرێت با پێکهێنانی ڕێکخراوەگەلێکی وەک پشتیوانی لە کرێکاران لە هەر شوێن و گەڕەکێک ئاستی ئەم کێشەیە تا ڕادەیەک دەکرێت کەم بکرێتەوە. چی ناوبڕێک ببینین دێنەوە خزمەتە. خودم سراندانا بر خودم تکوشانا بر خودم بومانا بر خودم جیانا بر خودم سراندانا بر خودم تکوشانا بر خودم بومانا بر خودم جیانا شمانانی سخت و دور دچند گن شورای سنور افزار گستاتینو برسی شادوری ره پرماترسی شمانانی سخت و دور دچند گن شورای سنور افزار گستاتینو برسی شادوری ره پرماترسی بر خودم سراندانا بر خودم تکوشانا بر خودم بومانا بر خودم جیانا بر خودم سراندانا بر خودم تکوشانا بر خودم بومانا بر خودم جیانا سرحدان جستیان گشتی داودردان گری پسپور بمبو کیمیا سبان هرا سال بسریا زلال دران لسرحدان جستیان گشتی داودردان گری پسپور بمبو کیمیا سبان هرا سال بسریا بر خودم سراندانا بر خودم تکوشانا بر خودم بومانا بر خودم جیانا بر خودم سراندانا بر خودم تکوشانا بر خودم بومانا بر خودم جیانا برولت که آواتکان زنجیانو آزادیا امرو پختو خاراوتره مرگم رینین خونامدین برولت که آواتکان زنجیانو آزادیا
ئەمڕۆ پوختە و خاراوترێن مەرگەمرێنێن خۆ نامرێن. بە گوێرەی ڕاگەاندنی کەمپینی دفاع لە شەریفە محەممەدی لە 25 ڕێبندانی 1403 وا راپۆرتە بڵاوکراوەکانی دیکە و بەوتەی پارێزەرانی ئەم چالاکە کرێکاریە لە قید دووهەمی دادگای ئینقلابی ئیسلامی لە ڕەشت دووبارە حکمی ئەعدامی بۆ ناوبراو دەرکردوێتەوە. شەریفە محەممەدی یەکەم جار لە ڕێکەوتی هەژدەی پوشپەڕی ئەم ساڵدا بە تۆمەتی بەشداریکردن لە ڕاپەڕینی چەکدارانە لە دژی حکوومەتی کۆماری ئیسلامی لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی ئیسلامی ڕەشت بە ئەعدام مەحکوم کرا. ئەم حکومە لە ڕێکەوتی 21 مانگی ڕازبەردا لەلایەن دیوانی باڵای ڕژیمەوە هەڵوەشایەوە و بۆ لێکۆڵینەوە دووبارە ڕەوانەی لەقی دووەمی ئەم دادگایە لە ڕەش کرا. ئەم بێت دادگایەی ڕژیم بۆ جاری دووهەم شەریفە محەممەدی چالاکی کرێکاری بە ئەندامەتی لە کومیتەی هاو ئاهەنگی بۆ پێکهێنانی ڕێکخراوە کرێکاریەکان و ئەندامەتی لە کۆمەڵە کە لە یاسای کۆنەپەرستانەی فەقێهیدا پێی دەوترێ بەغی تۆمەتبار کردووە و حکمی ئیعدامی بەسەردا سەپاندووە. شەریفە محەممەدی لە کاتی محاکەمەدا ئەم جارش ئیجازەی حزور لە دادگای پێنەدراوە تەنیا لە ڕێگەی ڤیدیۆ کۆنفرانسەوە لە ناوەوەی زیندانەوە توانی وەڵامی پرسیارەکانی قازی بداتەوە کاتێکی کەمیش بە پارێزەرەکانی دراکە بەداخەوە دیفاعی لێ بکەن. بەڵێ بەپێ راپۆرتەکان قازی لە قیدووی دادگای ئینقلابی ڕەشت کە ئەم حکمەی پەسەند کردووە کوڕی قازی لەقی یەکە کە حکمەکەی پێشتر ئەو بۆی دەرکردبوو. شەریفە محەممەدی کە لە ڕێکەوتی چواردەی سەرماوەزی 1402دا بە تۆمەتی چالاکی تەبلیغی لە دژی نیزامی ئیسلامی دەستگیرکرا بوو، ئێستا چواردە مانگە لە زیندانی کۆماری ئیسلامیدا بەسەر دەبات و لەم ماوەیەدا زۆر جار لەلایەن وەزارەتی ئیسڵاتەوە ئەشکەنجە جەستەی و دەرونی درەوە. ئەم حکمە جنایەتکارانەیە لە کاتێکدا دووبارە بۆ ئەم چالاکە کرێکاریە دەرکراوەکە شەریفە محەممەدی لە هیچ قۆناغێک لە ژیان و کار و چالاکی خۆیدا هیچ پەیوەندیەکی لەگەڵ تەشکیلاتی کۆمەڵەدا نەبووە. هێزە ئەمنیەکانی سوپای پاسداران و وەزارەتی ئیسڵاحاتی ڕژیمی ئیسلامی لە دۆسیە سازیەکی ئەمنیەتیدا شەریفە محەممەدیان بە ئەندامەتی لە کۆمیتەی هەواهەنگی بۆ پێکهێنانی ڕێکخراوە کرێکاریەکان تۆمەتبار کردووە و ئەم ڕێکخراوە ئەلەنی و سەربەخۆ کرێکاریەیان سەر بە کۆمەڵە ڕاگەیاندووە. ئەوەش لە کاتێکدایە کە کۆمیتەی هەواهەنگی بۆ پێکهێنانی ڕێکخراوە کرێکاریەکان بەردەوام ڕێکخراوێکی سەربەخۆی کرێکاری بووە و هیچ پەیوەندیەکی تەشکیلاتی لەگەڵ کۆمەڵان نەبووە و نیەتی. دەرکردنی دووبارەی حکمی جنایەتکارانەی ئیعدام بۆ شەریفە محەممەدی هەروەک حکمەکانی دیکە کە بۆ چالاکانی کۆمەڵایەتی دەردەکرێت بەر لەوەی کە ئەحکامێکی یاسایی دژ بەم چالاکە کۆمەڵایەتیانە بن ئەحکامێکی سیاسین و هەموو چالاکانی بزوتنەوەی کرێکاری و چالاکانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی دیکە و گشت کۆمەڵگەیان کردوتە ئاماژ. لە ڕاستیدا ڕژیمی تاوانکاری کۆماری ئیسلامی بە دەرکردنی یەک لە دوای یەکی حکومەکانی ئیعدام دەیەوێت کۆمەلگا چاوترسێن بکات لە کاتێکدا کە پایەکانی دەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامی لەبەر چاوی خەڵک یەک لە دوای یەک دەڕۆشێن. هەموو باندەکانی حکوومەت ڕەمزی مانەوەی نظامی ئیسلامیەکەیان لە پشتبەستن بە ئیستراتیژی سەرکوتدا دەبینن. بردنەسەری بودجەی هێزانامنیەکان و ئۆرگانەکانی سەرکوت تەرخانکردنی سەدان ملیارد من بە گەڵاڵەی دژەژنی کلینیکەکانی بەرەنگاربوونەوە لەگەڵ بەدحیجابی پەرەپێدانی شەپۆلی ئەدامەکان بەتایبەت ئیعدامی زیندانیانی سیاسی و درێژەی ڕەشبگیری چالاکانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان نیشانەی ئەوەیە کە ڕژیمی کۆماری ئیسلامی لە سێبەری خۆشیە ترسێ. بێگومان دەرکردنی دووبارەی حکمی ئیعدام بۆ شەریفە محەممەدی و باقی چالاکانی کۆمەڵایەتی ناتوانێت مانەوەی ئەم دەسەڵاتە تاوانکارە مسەوگەر بکات و ناتوانێت سەرانی ڕژیم لە مۆتەکەی هەڵچوونی تووڕەیی و ناڕەزایەتی جەماوەری دەرباس بێت. بەڵێ ڕژیمی کۆماری ئیسلامی لە بارودۆخێکدا دووبارە حکمی ئیعدامی بۆ شەریفە محەممەدی دەرکردووە کە زیاتر لە 1 ساڵە هەڵمەتی سێشەمەکانی نابۆ ئیعدام بەردەوامە. ئەو هەڵمەتەی کە بەداهێنانی بەنجگراوانی سیاسی کەوتووەتە ڕێو لە ناوەوەی ئەشکەنجەکانی کۆماری ئیسلامیدا بەڕێوە دەچێت. سێشەمەکانی نابۆ ئیعدام نیشانەی ئەوەیەکە ڕژیمی کۆماری ئیسلامی بە قەچڵە حکوومەتیەکان نەتەنیا نەیتوانیوە کۆمەلگا چاوترسێن بکات،
بەڵکو لە ناوەوەی زیندانەکان ئاڵای خەبات لە دژی ئادام بەرزکراوەتەوە. لە ئێستادا بزوستنەوەی نابۆی ئادام بووەتە یەکێک لە بزوستنەوە معتەبەرە کۆمەڵایەتیەکان لە ئێران و لە ئاستی جیهاندا دەنگی داوەتەوە. بێگومان ئەم جارە دروشمی سزای ئادەم دەبێ هەڵبوەشێتەوە، کرێکاری زیندانی سیاسی دەبێ ئازاد بکرێت بەهێزتر لە ڕابردوو لە ناوەوە و دەرەوەی زیندان و ئەشکەنجەگاکانی ڕژیم هاوار دەکرێت. سیری بەرەی سێدارەکەن نایانەوێ هەتاو هەڵبێ لە دارستانی ئاوێنە کۆتری ئاشتی ئۆخرە بگرێ خەونی مناڵانی دەریا دایکی ئاوارە هەنێژن کێ دەتوانێ لەم وڵاتە ڕێ لە باران و گوڵ بگرێ کێ دەتوانێ لەم وڵاتە ڕێ لە باران و گوڵ بگرێ تفەنگی دەستی تۆ لان کەو لایە لایەی بۆ دەخوێنی تا نیشتمان لە باوشدا هەتا کازی وەدە بنوێ هەنگەکانت دەڕووبارن لە خاکی جا سرود دەڵێن تا خاکی سووری نیشتمان لەم پاییزە گۆڵ بگرێ تا خاکی سووری نیشتمان لەم پاییزە گۆڵ بگرێ کە گولەی دوژمنی دێرین بەرزی باڵات زامدارەکە ئەڵێی دەریای تو ماسی سوور لە باوشدا ئۆخرە دەگرێ باڵە تاڵێ قەی خاوت کە زەنگی خۆری شەوگارن تۆ شۆڕەبیت مەل دەزانێ شۆڕەبی بە پێوە دەمرێ تۆ شۆڕەبیت مەل دەزانێ شۆڕەبی بە پێوە دەمرێ خەونەکانت باڵا دەکەن ڕێگەی لەفاوی مەرگەگرن تا تۆ بووی تو پەپولە بێ ڕۆحی ئازادی نامرێ تا تۆ بووی تو پەپولە بێ ڕۆحی ئازادی نامرێ تا تۆ بووی تو پەپولە بێ ڕۆحی ئازادی نامرێ تا تۆ بووی تو پەپولە بێ ڕۆحی ئازادی نامرێ لەم بەشەدا دێنە سەر نامەی کاگنەریمان نووسیوێتی ترامپ فەرمانی گەڕانەوەی سیاسەتی زۆرترین فشاری دژ بە کۆماری ئیسلامی داوە لە هەمان کاتدا داوای ڕێکەوتنی لەگەڵ ئێران کرد بەڵام هەڕەشەی ئەوەی کرد کە ئەگەر حکوومەت هەوڵی ترۆرکردنی بدات فەرمانی بە یاریدەدەرەکانی کردووە ئێران بسڕنەوە و لە ناوی بن. ئایا خامنەی ئەم جارە تەسلیمی زۆرترین فشار دەبێت؟ ترامپ بە دەرکردنی فەرمانی گەڕانەوە بۆ سیاسەتی زۆرترین فشار ڕایگەیاند کە پەیوەندی بە ئێرانەوە دەکاتوە ئامادەیە لەگەڵ پزیشکیان کۆب بێتەوە. ناوبراو هەروەها ڕایگەیاندووە کە ناتوانرێت ڕێگە بە کۆماری ئیسلامی بدرێت چەکی ئەتۆمی بەدەستپێنێت کە بە قسەی ترامپ لی نزیکە. گەڕانەوەی ترامپ بۆ زۆرترین فشار پێشبینی دەکرا. هەوڵی ئەوەیە سەرەتا لە ڕێگەی گوشاری ئابووریەوە کۆماری ئیسلامی لاوازکات و بیگەێنێتە سەر مێزی دانوستان بۆ ئەوەی ڕێکەوتنێکی تونتر بەسەریدا بسەپێنێت. ئەگەر کۆماری ئیسلامی ئەم ڕێکەوتنە قبول نەکات و بیەوێت بەرەو چەکی ئەتۆمی هەنگاو بنێت
کە ئاخرین قسەکانی خامنەی ئاماژە بەوە دەکات پێدەچێت ترامپ ئامادە بێت پشتیوانی لە کردەوەی سەربازی ئیسرائیل بکات لە دژی کۆماری ئیسلامی یان تەنانەت ئەمریکا خۆشی لەم چالاکیە سەربازیەدا بەشداری بکات. کاک نەریمان هەروەها نووسیویەتی لەو چوارچوێدا 24 کاتژمێر پێش کۆبوونەوەی نێتانیاهو و ترامپ ڕۆژنامێ نیویۆرک تایمز بڵاوی کردەوەکە کۆماری ئیسلامی کار لەسەر ڕێگەی خێراتر بۆ بەدەستێنانی چەکی ئەتۆمی دەکات. واتای ئەم راپۆرتە ئەوەیە کە ئەمریکا تەنانەت پێش دیداری ترامپ و نێتانیاهوش خۆی ئامادە دەکرد بۆ گوشاری زیاتر بۆ سەر کۆماری ئیسلامی. بڵاوبوونەوەی ئەم هەواڵە بە گێڕانەوەی بەرپرسانی ئێجارەی ترامپ لە ڕۆژنامەی نیویۆرک تایمزدا بەو مانایە نییە کە نیویۆرک تایمز ئاگاداری زانیاری نهێنی بووە کە ئێدارەی ترامپ ئاگاداری نەبووە. دۆخەکە تەواو پێچەوانەیە. بڵاوبوونەوەی ئەم هەواڵە بەو مانایەکە ئێدارەی ترامپ بە ئەنقەست ویستویەتیەوە هەواڵێکە کۆماری ئیسلامی کار لەسەر ڕێگایەک دەکات بۆ دروستکردنی شەکی ئەتۆمی خێراتر لە مێدیاکانەوە بڵاو بکرێتەوە. ئەم کارە بە مەبەستی ئامادەکردنی فەزای چڕکردنەوەی گوشارەکان بۆ سەر کۆماری ئیسلامیش. بەڵێ سەرڕای هەندێکی وا لە تاران بۆ ڕێکەوتن لەگەڵ ئەمریکا ئێستا بەرپرسانی کۆماری ئیسلامی بە گشتی گەیشتوونەتە ئەو ئەنجامی کە ئەمریکا گوێ لە داواکاریەکانیان بۆ دانوستان نەداوە. هەرچەندە هیوای دانوستان لەگەڵ ترامپ بە تەواوی لە دەستیش نەداوە. هەر بەم هۆیشەوە ڕێبازێکی نێ لە تاران خەریکە شێوەی خۆی دەگرێت کە دەیەوێت بڵێت کۆماری ئیسلامی لە ئێستادا ئامادە نییە دانوستان بکات. دوای قسەکانی خامنەیی کە ڕایگەیان دانوستان لەگەڵ ئەمریکا هیچ گرفتێ چارەسەر ناکات، جێگری وەزیری اطلاعاتی ئێران ڕایگەیان کە ڕژیم هیچ نیازێکی نییە لەگەڵ ترامپ بچێتە دانوستان و تەنانەت وەزیری اطلاعاتیش پێشتر ڕایگەیان بوو کە ئەوان لەژێر فشاردا دانوستان قبول ناکەن. عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران هەروەها ڕایگەیاندووە کە ئەوان بە نیازی دانوستان نین لەم کاتەدا، بەڵام هەمووان دەزانن کە کۆماری ئیسلامی چاڕوانی هەنگاوەکانی ترامپ بووە و بە پشتبەستن بە هەنگاوەکانی ترامپ دۆخی خۆی هەڵدەسەنگێنێت. وا بە نەزەرەگات کە لە دانوستانەکانی پشتی پەردە ئەمریکا هێندێ داخوازی هێناوەتە گۆڕێ کە بۆ کۆماری ئیسلامی قورسە و جگەلەوەش نابێەوە لە بیر بکەین کە دانوستان لەگەڵ ترامپ شکستێکی سەختە بۆ شخصی خودی خامنەی کە پێشتر ڕایگەیان بوو لەگەڵ ترامپ کە بە قاچڵی سلەیمانی دەزانێ قەدواردی گفتوگۆ نابێت. هاوکاتێ دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامیش لە بەردەم ئاستەنگە ناخۆیەکانی خۆیاندان. ململانی دەسەڵات لە نێوان کاربەردەستان لە کۆماری ئیسلامی بەتایبەت لە پرسی تەحریمەکان چڕتر بووەتەوە. لە ڕاستیدا کەم نین لە نێو دەسەڵاتی کۆماری ئیسلامی کە لە تەحریمەکان سوودمەندن کە پێیان ئەڵێن کاسبکاری تەحریم. وەزارەتی دەرەوە و عەلی شەمخانی ڕاوێژکاری ڕێبەری کۆماری ئیسلامی بەرپرسی مەلەفی ئەتۆمی لەگەڵ یەکتر ناکۆکیان هەیە. ئەم پرسە ناخۆیانە و ململانی دەسەڵات نیشان دەدەن کە کۆماری ئیسلامی لە دۆخێکی ئاڵۆزدایە و ئەم ناکۆکیانە دەتوانێت کاریگەری لەسەر بڕیارە سەرەکیەکان دژ بە ترامپ هەبێت. هەروەها گرفتە ئابوووریە نێوخۆیەکان گرنگتر بوون و لەگەڵ دابەزینی داهاتی نەوت دوای گەڕانەوەی ئۆپەڕی فشارەکان خراپتر دەبن. لە کۆتاییدا کاک نەریمان دەڵێ لە هەلومەرجی ئێستادا کە گوشارە ناوخۆیی و دەرەکیەکان بۆ سەر کۆماری ئیسلامی زیادی کردووە، خامنەی دەبێت بڕیار بدات چ ڕێبازێک لە بەرامبەر ترامپ بگرێتە بەر. ئایا دوجار بە قوبوڵکردنی جۆرێک لە دانوستان و ڕێکەوتن ملکەچی فشار دەبێت یان بەردەوام دەبێت لە ڕوبەڕووبوونەوەکە کە دیارە خامنەی ڕێگای دووهەمی هەڵبژاردووە، بەڵام لە هەمان کاتدا ئەم ڕەق سووریە بە بارودۆخی ناخۆ ئێران و زیادبوونی ناڕزایەتی لە ئێرانەوە بەستگی هەیەکە دەتوانێت خامنەی ملکەچی کشانەوە بکات. هەر بۆیە هاوکات لەگەڵ نیشاندانی ناڕزایەتی لە مەڕ وتوێژ سیاسەتی سەرکوزگەری کۆماری ئیسلامی چڕتر بووەتەوە تا بەر بە پەرەسەندنی ئەم ناڕزایەتیانە بگرێ، بەڵام تاکەی بڵێ ناوبڕن دەدەین چون کاک قەندیلیش لەم بارەوە نووسراوەیەکی بۆ نردوین. کاک قەندیل نووسیوێتی خامنەی 2 هەفتە لەو پێش بوو کە لە کۆبوونەوەیەکدا باسیەوەی کرد مزاکرە بکەن، بەڵام بە وریاییەوە. ئەم قسەیە وەک بڕیارێک بۆ مزاکرە چاوی لێکرا. هەڵبەت هاوکات لە نێو دەستگای حاکمیەتدا قسە و باز لەسەر مزاکرە لەگەڵ ئەمریکا دەهاتە گۆڕێ. هەروەها لێرە و لەوێ باسی دیداری ژێربەژێریش هەردەبیسترا. جیا لەوەی کە ترامپ بڕیاری فشاری حەدی ئەکسەری واژۆ کرد، بەڵام دەستگای ببورن، بەڵام دەرگای وتوێژی دانەخست. وا دیارە لەم دیدارەدا لە دیدارە ژێربەژێرەکاندا لایانی ئەمریکایی هێندە داواکاری هێناوەتە گۆڕێ کە کۆماری ئیسلامی هەروەک لە پێشتریش داماژەمان پێدا بۆی قورسە.
هەر بۆیە خامنەی ئەم جارە هاتوو وتی مزاکرە ناکەین ئەوەی کە لایەنی ئامریکایی داواکاریەکانی چی بوون لە ئێمە ڕوون نییە بەڵام هەرچی بێ ویستویەتی لەم هەلە ینی زەعیفبوونی کۆماری ئیسلامی چ لە دەرەوە و چ لە ناوخۆ ئیسفادە بکات و شەرتەکانی خۆی بسەلمێنە کە شکستێکی تر بۆ کۆماری ئیسلامی بە حیساب دەهات بە تایبەت ئەم شکستە لە ناوخۆ زۆر بە زەرەری کۆماری ئیسلامی تاوا دەبوو کە ئەلبەت قبول نەکردنیشی ئەم زەرەرە بۆ دەسەڵات کەم ناکاتەوە. هەوڕێ قەندیل هەروەها نووسیویەتی دوای دەست بەکاربوونی پزیشکیان پتر لە جاران باسی کێشە ئابووری دەکرا و چارەسەری ئەم کێشەیە بە سوکردنی تەحریمەکان دەناسرا و بۆ سوکردنی باری قورسی تەحریمەکانی ڕێگایەک نەبوو جگە لە وتوێژکردن. وتوێژیش دیوێکی تری مەیدانی شەڕە. هەر لاینێک بەهێزتر بێت دەتوانێت لەسەر مێزی دانوستان زۆرتر وەربگرێ و کەمتر بدات. ئەوەی ڕاستی بێ کۆماری ئیسلامی دوای شکستەکانی لە ناوچەکە و بەتایبەت دوای داڕمانی یابووری و بێمتمانەئی بەشی زۆری خەڵک بە دەسەڵاتی ئێستا لەو ئاستەدا نییە کە بتوانێت زۆر وەربگرێ. بەڵام ئەمە بۆ خامنەی و سوپای پاسداران و هەروەها بەشێک لە دەسەڵات کە لە تەحریمەکانی ئیسفادە دەکەن مانای شکستە. ئەم شکستە بۆ دەسەڵاتێکی خۆسەپێنەر کە تەنیا بیر لە مانەوەی دەسەڵاتی دەکاتەوە بە ئاسانی وەرناگیردرێت و لەوانەیە بۆ ئەم مەبەستە ینی مانەوە لە دەسەڵات وڵات بەرەو قەیرانێکی نادیاریش ببات. پێداگیری ئەمریکا لەسەر فشار و پێداگیری خامنەئی لەسەر قبول نەکردنی شکست هیوای سوکردنی تەحریمەکانی لە ڕێگای وتوێژ تا ڕادێکی زۆر کوێر کردوێتەوە. بەڵێ خامنەئی وەک هەمیشە دەڵێت دۆخی وڵات باشە و خەریکن پێش دەکەون و دەگەین بە لووتکە دیارە کەسێ وا دەبێ ئەم قسەیە بکات و قسە بێ بایەخە بکات هەڵبەت کە تەنانەت لە نێو دەستگای حاکمیەتدا زۆر باوەڕیان پێنیە و هەمویان لە شۆڕشی خەڵکی برسیە ترسن. لە ئاوا وەزعەتێکدا باندەکانی ناو دەسەڵات بۆ بەدەستهێنانی جێگا و شوێن لە دەسەڵات و بۆ تاڵانگەری زۆرتر پتر بەردەبنە گیانی یەکە نمونونەکەی لە بەڕێوەبەراتی ئێران خۆدرۆ و لە زۆر شوێنی تر بەدی دەکرێت. بە کوێربوونەوەی وتوێژ کۆماری ئیسلامی هیچ بەرنامەیەکی ئابووری نییە. ئەوەی وا دەبیندرێت داڕمانی زیاتر و هەر ڕۆژە و ئەمڕۆ سبەی پێ دەکرێت کە ئەلبەت دووکەڵی ئەم دۆخە پێش هەموو کەسێک دەچێتە چاوی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ئێران. لاوە دۆخێکدا تەنیا یەک ڕێگا چارە هەیە کە هەموو قوربانیانی ئەم دەسەڵاتە و پێش هەمویان خەڵکی کرێکار و زەحمەتکێش خۆیان لە ڕێگای پەرەدان بە ئێعتراز و ناڕەزایەتیەکان بەهێز بکەن. دەسەڵاتی کۆماری ئیسلامی دەسەڵاتی خۆسەپێنەر و سەرەڕۆ بکێش نەخوارێ. ئەمە تاقە ڕێگایەکە دەسەڵاتی کۆماری ئیسلامی دەتوانێت ملکەچی بێت. چین ناوڕێک ببینین دینەوە دواتر نامەی هاوڕێ فەرزات دەخوێنینەوە بۆتان. فەرزانە ببورن هاوڕێ فەرزانە فەرد. فرش برین بو تاوری زمان پر لقین بو لدارستان فرش برین بو تاوری زمان پر لقین بو جینا چلی در برو بو لگل تاورا برو رو بو جینا چلی در برو بو لگل تاورا برو رو بو چاوت شەپۆلێک ئەوتاڕێ هەلکە شۆڕەکەیتۆ دەستی گەلانداگرێ جیهانێکی نووسوی هێناوەتە سار پێ فرچت بوو بە مەشقال لەدایک بووی لە نوێ ڕقی پیرۆزی گەل گەیشتە دەماوەند لەسەر کەلی شاخ و چیای نیشتمانێ سخێکی خەو ڕۆیداد لە کوردستان ڕۆحی پەکولەی تۆی برد بۆ هەڵۆکانێم زارۆژە
هاورە فەرزانە نامەیەکی بۆ نردوین لە نامەکەدا دەپرسێت کاتێک کە باس لە یەکسانی هەموو کەسێک بەبێ لە بەرچاوگرتنی جنسیەت ڕەگەز نەتەوە و هیتر ئەمانە دەکەن مەبەست چییە؟ مەبەست یەکسانیەکی واقعی و کۆمەڵاتیە یان هەر یەکسانیەکی حقوقی. ئێمە زۆر سپاس دەکەین لە هاورە فەرزانە یەکسانی حقوقی لە کۆمەلگایەکی چینایەتیدا کە کەسەکان تێیدا لە هەمان سەرەتای لەدایکبوونیانەوە لە بارودۆخێکی نایەکساندان و خاوەنی موقعیەتێکن ناتوانێت یەکسانی ڕاستەقینەی کەسەکان دابین بکات. بێڕای داکۆکیکردن لە یەکسانی و بەرابەری حقوقی تێگڕای کۆمەلگا و خەبات لە پێناو دەستەبەرکردنی ئەم مافانەدا بەم شێوە یەکسانیە ڕازی نابن و بۆ دامەزراندنی وەها نظامێک خەبات دەکەن کە ئیمکانات و بارودۆخی کۆمەڵایەتی و ئابووری بە شێوەیەکی یەکسان بۆ گشت تاکەکانی فراهم کرابێت. یەکسانی حقوقی هەر تاکێکی کۆمەلگا بەبێ لە بەرچاوگیرانی جنسیەت و ڕەگەز و مەرام و هیتر و ئەمانە تاکە مەرجێکی پێویستە بۆ گەیشتن بە بەرابەری کاملی کۆمەڵایەتی وەک ئامرازێک بۆ گەیشتن بە یەکسانی حقوقی دەڕوانە یەکسانی واقعی نەک هەر بە تەنها وەک ئامانجێک. ئێستا با بزانین لەسەر یەکسانی نێوان ژن و پیاو ئەم باسە بە شێوەی دیاریکرا و چواتایکی هەیە. ژن و پیاو دەبێت لە هەموو کاروبارێکی کۆمەڵایەتی ئابووری و سیاسیدا نەک هەر دەبێت دەستیان بە بەرابەری حقوقی بەڵکو بەرابەری ڕاستەقینەش ڕابگات. ئەمە بە واتایە دێتکە لە پلەی یەکەمدا تێکڕای ئەو یاسایانەی کە جیاوازی دەخەنە نێوان ژن و پیاو هەڵوەشێنەوە و لە کاروباری سیاسیشدا ژنانی وەک پیاوان مافی هەڵبژاردن و هەڵبژێردرانیان هەبێت. لە کاروباری پەیوەندیدار بە بنەماڵە ژن و پیاو بە تەواوەتی خاوەنی مافی یەکسان بن. بۆ نمونە لە بواری هاوسەرگیری جیابوونەوەی ژیانی هاوبەش و سەرپەرشتیکردنی مناڵ و هەروەها هەموو ئەو ئیمتیازە تایبەتانەی لە ژێر ناوی سەرۆکی خێزان بە شێوەی یاسایی دراوەتە پیاو هەڵبوەشێنەوە و لە کاروباری سیاسیشدا ژنان هەروە پیاوان مافی هەڵبژاردنیان هەبێت لە هەر بوارێکدا. لە پلەی دووهەمدا وەکو مەرجێکی پێویست بۆ هاتنەدی ئەم مافە یەکسانە ئیمکانی یەکسانی کۆمەڵایەتی ئابووری سیاسی و ئاموزشی بۆ تێکڕای ژنان بە ئاراستەی پەروەردەکردنی ئستعداد و تواناییەکانیان و هەروەها بردنە سەرێ ئاستی وشیاری و شعوریان فراهەم بکرێت. دەبێت ئەم بارودۆخ ئیمکاناتە بۆ ژنان فراهەم بکرێت بۆ ئەوەی کە بتوانن لە باری ئابووریەوە سربەخۆ لە پیاوان لەسەر پێخۆیان ڕابوەستن. بەڵام بۆ ئەوەی کە ئەم ئیمکاناتە بە واتای ڕاستەقینەی وشەکەشی فراهەم بێت و ژنان بە ئەمەڵی ئیمکانی دەستڕاگەیشتنیان بە یەکسانی هەبێت پێویستە تێکڕای ئەو کۆسپە فەرهەنگی و مەسەبیانەش لەسەر ڕێگەشەی ژنان هەن هەڵی بگرین. کەواتە پێویستە خەباتێکی بەرین و بربڵاو لە دژی ڕاو بۆچوون و بیرروڕای پیاو سالارانە ڕێک بخرێت کە جێگە و پێگەیەکی پلە خواردتر و ژێردەستا بۆ ژن بەڕەوا دەزانێت و هەروەک ئاماژەمان پێدا بەداخەوە بەناخی کۆمەلگادا شۆڕکراوەتەوە. بەڵێ لەگەڵ هەموو ئەمانەدا ژنان بەهۆی دەورونەخشێکی تایبەت کە وەک دایک لە ئاستۆیانە و بەرەڕووی گەلێک مەحدودیەت و ئاستەنگی دەبنەوە لەبەرەوەی کە کۆمەلگای ئێران لە ئاست ئەم کێشەیەوە بەرامبەر بە منداڵانی کۆمەلگا هیچ چەشنە مەسئولیەتێک و ئاستۆ ناگرێت و بە تەواوەتی دایان خاتە ئەستۆی خێزان و بنەماڵە هەر بەم هۆیەوە گەلێک ژن بەهۆی هەژاری دارایی یاخود تەنانەت فەرەنگیشەوە لەو کاتەدا کە منداڵیان دەبێت یانیان لەدەستدەن یان دەناتوشی کۆمەڵێک دەردەسەری و ناڕەحەتی دێن کە کاریگەریەکەی بۆ هەمیشە بەسەر ژیانیانەوە قورسایی دەکات و ئەمە بەکردەوە بەواتایە دێت کە زۆربەی ژنان تەنانەت لە بواری درێژەدان بە ژیانیشەوە لەگەڵ پیاوان یەکسانی. کۆمەلگا دەبێت لە هەمبەر ڕۆڵی دایکایەتی ژناندا بەکردەوە بەرپرس بێت وە تەعهد قبول بکات. ئەم بەرپرسیارەتیە کە دەبێت لە ئەستۆی کۆمەلگا بێت بە ئەرکێکی تایبەتی ژنان نەداتە خەڵم و لە ڕێگەی ڕەخساندنی ئیمکاناتێکی بەرین و بە خۆڕایی بێهداشتی دەرمانی کۆمەڵایەتیەوە ئەم ئاستەنگ و مەحدودیەتانە وەستەمێک لە کۆمەلگادا بەسەر ژناندا دەسەپێت لەناو بات. لەگەڵ ئەوەدا لە ناو کۆمەلگا ڕۆڵی دایکایەتی و پەروەردەکردنی منداڵ گەلێک مەحدودیەتی کۆمەڵایەتی و ئابووریشی بەسەر ژناندا سەپاندووە و کۆسپی خسووەتە سەر ڕێگەشەکردنیان. ژنان لە ڕێگەی سەپاندنی ئەم ڕۆڵ و مەسئولیەتە بەسەریاندا لە زۆرێک لە ماف و ئیمکاناتیش بێبەشیان کردو. لەناو کۆمەلگای سەرمایەداریدا بوون بەجایەک دەبێتە کۆسپ لەسەر ڕێ ژنان بۆ دەستڕاگەیشتنیان بە یەکسانی حقوقی و کۆمەڵایەتی
و ئەمانە بەگشتی لەبەر ئەوەیەکان نیزامی چینایەتی و چاوسێنەرانەی سەرمایه‌داری مەسەلەی دایکایەتی و پەروەردەکردنی منداڵ بە ئەرک و بابەتێکی خصوصی و تایبەت دەداتە قەڵەم. بەڵام ئەم پرسە بە تەواوەتی ئەرکێکی کۆمەڵایەتیە و ڕێگەچارەی کۆمەڵایەتیشی دەبێ بۆ پێشکەش بکرێ. هەر بۆ ئەم مەبەستە بۆ ڕەخساندن و مسۆگەرکردنی ئیمکانات و مافی تایبەت بۆ دایکان و ژنانی دووگیان ئەم خاڵانە دەبێ ڕەچاو بکرێ. یەکەم، ژنانی دووگیان بتوانن لە مۆرەخەسی پێویست و تەواوی قۆناغی بەر لە منداڵبوون و دوای منداڵبوون بەهرەمەند بن بەبێ ئەوەی کە لە حقوق و مەزایەکەیان بێبەش بکرن. لە هەمان حاڵدا لەسەر ئاستی کۆمەڵگا، لەسەر ئاستی شار و شارۆچکە و گەڕەکیشدا باخچەی ساوایان بە ڕادەی پێویست دابین بکرێت بۆ ئەوەی کە ژنان بتوانن کۆرپەلە و منداڵانی پێ بسپێرن و خۆیان بەکار و پەروەردەکردنی خۆیانەوە خەریک بن. سەعاتەکانی کار بۆ ئەو ژنانەی کە منداڵی ساوایان هەیە بەبێ ئەوەی کە خۆقیان کەم و کەسر بکرێت دەبێ سەعاتەکانی کاریان کەم بکرێتەوە بۆ ئەوەی ئەم دایکانە بتوانن خۆراک بدەن بە منداڵەکانیان. کۆمەڵگا ببێتە خاوەنی وەها ئاستێک لە ئیمکانات و ڕفا کە باری کاری بێزارکەر و تاقەت پڕۆکێنەری ناوماڵ لەوانە چێژلێنان و جلشۆردن لەسەر شانی ژنان سوک بێت و هاوکات لەم ڕێگەیەوە بەستێنی هەموو پاسا و بیانوێکە بۆژوازی لەبەر خاتری بوونە دایک ژنانی پێ لە مافی یەکسان لەگەڵ پیاوان بێبەش کردووە لە ناو بچێت. بەڵێ بە کورتی ئێمە خوازیاری ئەوەین کە ژن و پیا و ئیمکانات هەلومەرج و مافی یەکسانیان هەبێت بۆ گەشە و پەروەردەکردنی ئێستعداد و تواناییەکانیان و وەک مرۆڤێکی سربەخۆ لە چوارچێوەی بارودۆخ و مافی کۆمەڵایەتیدا ئیمکاناتی دیاریکردنی چارەنووسی خۆیان دەستەبەر بکەن. ئێمە خوازیاری ئەوەین کە هەر چەشنە کۆسپێکی کۆمەڵایەتی ئابووری و سیاسی کە ڕەوتی گەشەکردنی ژنان و ئیمکانی بوونیان بە مرۆڤێکی سربەخۆ و یەکسان ڕادەگرێت یاخۆت خاو دەکاتەوە ئەبێ لە ناو بچێت. دەچین ناوبڕێک دەبینین دواتر دوایین بەشی بەرنامەکەمان یاد لە چەند ئازیزە پێشکەش بێەوەی خۆشەویستی دەکەین فەرموو.
دەنگی لە قورگاجیرا و تۆ ئازادی ئەی زەنجیری لە پێنرا و تۆ بساوی ئەی چای بەدەستا خرا و تۆ گراوەی ئەی زەنجی لە کاروان جێما و تۆ سرنگاوەی بریسکەی شاراوەی ژێر لەچکی قژی من ڕاوەنێ تاریکی گەشت ئەکا ژینی نوێ من ژنی خۆت هەڵاتم نەوای ناو قورگی ئازادیم چەشنی بارانی مژدەبەخش لەگەڵمان بن لەناو گەرمی چەپڵە ڕێزانی دەستمان بن لەگەڵ هەنگاوی گورجمان بن بۆ سەرکەوتن لەناو سینەی گرممان بن لەناو هاواری قورگمان بن چەشنی بارانی مژدەبەخش لەگەڵمان بن لەناو گەرمی چەپڵە ڕێزانی دەستمان بن لەگەڵ هەنگاوی گورجمان بن بۆ سەرکەوتن لەناو سینەی گەرممان بن لەناو هاواری قورگمان لەگەڵ هەنگاوی گورجمان بن بۆ سەرکەوتن لەناو سینەی گەرممان بن لەناو هاواری قورگمان
زۆر بەداخەوە ئاگادار کراینەوە کە ڕۆژی یەکشەممە 21 ڕێبەندان هاوڕێ ئەحمەد فیروزی خەڵکی ئاوایی ئەوی هەنگ زیندانی سیاسی دەی 60 و تێکۆشەر و دڵسۆزی کۆمەڵە بەهۆی نەخۆشی دڵ و لە کاتی نەشتەرگەری لە نەخۆشخانەی تەوحیدی شاریسنا بۆ هەمیشە ماڵاوی لە ژیان کرد. هاوڕێ ئەحمەد کرێکارێکی وشیار و هەڵسوڕاوێکی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ایران بوو کە ساڵی 1366 هەتاوی هەر بەو هۆکارە لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی دەست بەسەر دەکرێت و ماوەی 2 ساڵ و 6 مانگ لە زیندان ڕادەگیرێت. لە ماوەی زیندانی بوونیدا وێڕای ئەشکەنجە و ئازاری زۆری لەلایەن کاربەدەستانی ئیدارەی ئیتلاعاتی ڕەژیم، بەڵام هیچ کات تەسلیم نەبوو و نەیتوانی ورە و ئیرادەی بۆ خەبات لە پێناو ئامانجە بەرزەکانی بڕۆخێنن. نەیانتوانی ئەڵبەت وە تا دواساتەکانی ژیانی وەفادار بە ڕێگا و باوەڕەکانی مایەوە و هەر ئەوەش کاگ ئەحمەدی کرد بووە خۆشەویست و جێگەی متمانەی خەڵکی ناوچەی ژاوەڕۆ کەڵاتەرزان و بەتایبەت ئاوایی ئەوی هەنگ. بەداخەوە هاوڕێ ئەحمەد لە تەمەنی 55 ساڵی و بە هۆکاری نەخۆشی دڵ لە کاتی نەشتەرگەری لە نەخۆشخانەی تۆحیدی شاریسنا بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد و درێژەی خەبات تا گەیشتن بە ئاواتەکانی بۆ هاوڕێیانی بەجێهێشت. تەرمی کاگ ئەحمەدی خۆشەویست ڕۆژی یەکشەمە لە ئاواییاوی هەنگ لە ناو خەم و پەژارەی زۆری خەڵکی ناوچەکە و بەتایبەت هاوڕێیان و بنەماڵەکەی ئەسپەر دەکرا. ئێمە لە ڕێگای ئەم بەرنامەیەوە پڕ بەدڵ پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی خەڵکی ژاوەرە و کەڵاتەرزان و ئەوای هەنگ بەتایبەت هاوڕێیان و بنەماڵی ئازیزی هاوڕێ ئەحمەد دەکەین و بەڵێن دووپات دەکەینەوە تا دووە هەناسا درێژە پێدەری ڕێبازی پڕ لە شانازی کاگ ئەحمەد و هەموو گیان بەخت کردوانمان بین. یادی بەرز و پیرۆز بێت. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. ماڵاوای لە ژیانی کاگ عەلی کەریمی ناسراو بە میرزا عەلی یەکێک لە هەڵسوڕاوان و لایەنگرانی دێرینی کۆمەڵە لە شاری بۆکان. بەداخ و پەژارەیەکی زۆرەوە ئاگادارکراینەوە کە ڕۆژی چوارشەممە یەکی ڕەشەمەی 1403 هەتاوی کاگ عەلی کەریمی ناسراو بە میرزا عەلی یەکێک لە هەڵسوڕاوان و دڵسۆزانی دێرینی کۆمەڵە بەهۆی نەخۆشیەوە دڵک گەورەکەی لە لێدان کەوت و بۆ هەمیشە ماڵاوی لە ژیان کرد. کاگ عەلی ساڵی 1338 هەتاوی لە ئاوایی چاوەرچین سەر بە شاری بۆکان لە بنەماڵەیەکی خۆشناودا چاوی بە ژیان هەڵێنا و تا کۆتایی دەورەی سەرەتایی لە ئاوایی چاوەرچین دەرسی خوێند و پاشان بۆ درێژەدان بە خوێندن چووە شاری بۆکان. کاگ عەلی لە ڕاپەڕینی ساڵی 1357 جەماوەری خەڵکی ئازادی خوازی ئێران لە دژی دەسەڵاتی پاشایەتی وەک هەر داوێکی تینوی ئازادی و بەختەوەری ئینسانەکان چالاکانە بەشداری کرد و دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی و ئاشکرابوونی هەڵسوڕانی کۆمەڵە پەیوەندی بەم ڕێکخراوەوە کرد و وەک هەڵسوڕاوێکی تەشکیلاتی دڵسۆزانە دەستی کرد بە کار و چالاکی سیاسی. کاگ عەلی دوای داگیرکرانی شاری بۆکان لەلایەن هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامیەوە و دوورکەوتنەوەی هێزی پێشمەرگە لە ناوچەکە وەک دۆست و لایەنگرێکی بە ئەمەگی کۆمەڵە لە ناو شارمایەوە و دەستی کرد بە ژیانی ئاسایی خۆی. سرەڕای ئەوەی کە لە تەواوی ئەو ماوەیەدا چەندین جار لەلایەن ئیتلاعاتی ڕژیم و بانکێشترا و کەوتە ژێر ئەزیەت و ئازار و لێپرسینەوە، بەڵام هیچ کات سەری بۆ دوژمن دانەنوات. کاگ عەلی وەک کەسایەتێکی ناسرا و خۆشناوی ئاوای چاوەرچین و شاری بۆکان و دەوروبەر سەربەرزانە ژیا و وەک ئینسانێکی خۆلیای ئازادی و ژیانێکی شیاوی ئینسان بە ڕێباز و باوەڕی کۆمۆنیستی وەفادار مایەوە و تا دووە هەناسە بکردەوە ڕێبواری شێلگیری ئەو ڕێبازە بوو. کاگ عەلی بەمانای ڕاستەقینەی وشە دۆست و دڵسۆزی جەماوەری زەحمەتکێش و بەتایبەت خەڵکی ئاوایی چاوەرچین بوو. لە هەموو گیر و گرفتەکانیدا بەکردەوە یارمەتی دەریان بوو و بە سنگفراوانیەوە لە هیچ هاوکاریەک درێغی نەدەکرد. ئەو خەسڵەت و تایبەتمەندیانە کاگ عەلی کردبوو بە سیما و کەسایەتێکی دیار و خۆشناوی خەڵکی ئاوایی چاوەرچین و بۆکان و دەوروبەر و هەموو ئەو کەس و لایەنانەی کە لە نزیکەوە کاگ عەلییان دەناسی بە مەرگی ناوادەی ئەو ئازیزە خەمبار بوون. جێگەی ئاماژەیە کە تەرمی کاگ عەلی دوانیوەڕۆی ڕۆژی چوارشەممە لە نێو خەم و پەژارەی زۆری بنەماڵە، خزم و دۆستان و جەماوەری زۆری خەڵکی شاری بۆکان و ناوچەکە لە ئاوایی چاوەرچین
بە خاک سپێردرا. ئێمەش بم بۆنەوەیە لەلایەن هەموو ڕیزەکانی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی گەرمی خۆمان ئاراستەی بنەماڵە و کەسوکاری کاک عەلی دەکەین و خۆمان بە هاوبەشی خەم و پەژارەیان دەزانین. یادی عەزیزی کاک عەلی کەریمی بۆ هەمیشە بەرز و بەڕێز. زۆر بەداخەوە ئاگادار کراینەوە لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا دایە نەخشینە فەرەجی ناسرااو بە خاتوو نەخشین بەرەخڕوو دایکی هاوڕێیان شنۆ و فرمێسک ئەحمەدی بەهۆی نەخۆشینەوە لە تەمەنی 75 ساڵیدا بۆ هەمیشە ماڵاوی لە ژیان کرد. دایە نەخشین کەساتێکی ناسرا و خۆشەویست و جێگەی متمانەی ئاواییەکەی و دەوروبەری بوو. لە ساڵی 1362 هەتاویدا ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی هاوژینەکەی دایە نەخشین واتە کاک تایر ئەحمەدی لە سێدارەدا و هەر لەو کاتەوە دەورانی سەختی دایە نەخشین دەستی پێکرد و ئەم ژنە ماندوو نەناسە لەگەڵ کێشەکانی ژیان و منداڵانی بێباوک و بەتایبەت هەڵسو و کەوتی دژەژنانەی کۆمەڵگادا دەست و پەنجەی نەرم دەکرد. دایە نەخشین بەهۆی سەختی ژیانیەوە هەر لە تەمەنی گەنجیەوە تووشی نەخۆشی شەکرە. زۆر بەداخەوە دایە نەخشین لە تەمەنی 75 ساڵیدا بەهۆی پێشکەوتنی نەخۆشی شەکرەکەی و لە کارکەوتنی گورچیلەکانی کە ماوەی 3 ساڵ بوو ئازاری پێوە دەچێژە بۆ هەمیشە دڵە گۆرەکەی لە لێدان دەکەوێت و ماڵەوەی لە ژیان دەکات. ئێمەش بم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و لە ڕێگای ئەم بەرنامەیەوە پڕ بە دڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی دایە نەخشین و کەسوکاری دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی عەزیزی بەرز و بەڕێز بێت. بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم جۆرە گەیشتینە کۆتایی بەرنامەی هەفتەی ئێمە و بینەران زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندی تەلەفۆنی ئێوەن بۆ هەرچی زۆرتر ڕازانەوەی بەرنامەکەی خۆتان حتمما پەیوەندیمان پێوە بگرن و ڕاوبۆچوونەکانتان باس. ماڵەوە.